ڕۆژی 15 بوو پاش 20 ساڵ لەوە دەرنانیان تالیبان جارێکی دیکە گەڕایەوە و دەستی بەسەر کابولی پایتەختی ئەفغانستاندا گرت. ئێرە کابورە، ئەو شارەی کە چەکدارانی تالیبان بە بێتەقاندنی یەک گولە توانیان بچنە ناوی، بەڵام هێشتا ترس و دڵڕاوکیە بە سیمای شارەکەوە دیارە. خەڵکی ئەفغانستان هێشتا حکمی 20 ساڵ لەموبەری تالیبانیان لەبیر نەکردووە. پاش کۆنتڕۆڵکردنی تالیبان بەسەر بەشی هەرە زۆری وڵاتەکەدا، سیاسەتبانانی ئەفغانستان بەشێکی کەمیان لێ دەرچێ وڵاتیان بەجێهێشت. لە کاتێکدا کە بەشێکی خەڵک پێشوازیان لە گەڕانەوەی تالیبان دەکرد، هەزاران ئەفغانی دیکە لە هەوڵی خۆ دەربازکردن و هەڵاتندا بوون لە کابول. ئەوەش لە ڕێگەی یەک تاکە دەروازەوە کە فڕۆکەخانەی حامید کارەزای بوو. ناسۆری ئەزموونی ڕابردوویان لەگەڵ تالیبان وای هەزاران کەس کردبوو کە تەنانەت هەندێکیان خۆیان بە فڕۆکەکاندا هەڵبواسن لە ترسی ئایندێ کە کەس نازانێت چۆن دەبێت. لێرە زانکۆ دەبینن کە چۆڵ بوو هیچ کەسێکی تێدا نەماوە. لە سەردەمی حکمی تالیباندا بەدەستهێنانی بڕۆنامەی بەرز بۆ بەشێکی ئەفغانیەکان وەک خەونێک وا بوو. ئەمە دیمەنی بەردەم فڕۆکەخانەی نێودەوڵەتی حامید کارزایە. لێرە ئاسایە سەدان کەس ببینی کە خەریکی بڕکردنەوەی فۆرمن بەو هیوای ڤیزای دەرچوون لە نیشتیمانی خۆیان دەست بکەوێت. سەرڕای و هەژاریەی لە ئەفغانستان هەبوو. ئێستا لەگەڵ گەڕانەوەی تالیباندا مەترسیەکی گەورە کەوتۆتە سەربار یاوەری و داهاتی تاکە کەس. لەگەڵ گەڕانەوەی شریعەتی تالیباندا دەیان پیشەوکاری بازرگانی چوونەتە لیستی کارە قەدەغەکراوەکانەوە. کەس نازانێ ئایندە چی بۆ باری گوزەران و ئابووریان وڵاتە هەڵگرتووە کە سامانی ژێرزەویەکەی بە چەندین تریلیۆن دۆلار مەزەندە دەکرێت. کاریگەری لە سەرکاری ئێمە نەبووە، تەنیا کێشەیە کە هەبێت ترسی خەڵکە. ئەگەر ئارامی و دڵنیایی هەبێت خەڵک دەستنەوە سەرکارەکانیان. ئێستا خەڵک دەترسێن ئەفغانستان بە یەکجاری وێران ببێ و هیچ ئارامیەک نەمێنێ، بەڵام تا ئێستا هەموو شتێک باشە و کێشەی زۆر نابینین. ئێستا کڕیارمان کەمترە و وەکو جاران نییە. بەشێکی زۆری گەنجان خەریکن کۆچ دەکەن و زۆرینەی ئەوانەی لە کابۆڵ ماونەتەوە خەڵکی هەژارن. لەوانەیە قەدەر نەخوازی ئەم جوگرافیایی ناوی ئەفغانستانە شوێنی ژان و خۆشگوزەرانی بێ. هەندێک دەڵێن جیهان وازیان لە ئەفغانیەکان هێناوە و لێگەڕاون چەک بکەوێتە دەستیەوانەی هیچ باوەڕێکیان بە ئازادی نییە. قەدەغەکاری لە ئێستاوە دەستی پێکردووە. ژنان گەڕاونەتەوە بۆ بورقا. ئەو ئازادیانەی 20 ساڵی ڕابردوودا بۆ ژنان بەدیهاتە بوون لە شەو ڕۆژێکدا بوون بە خەون. چیدی فیلمی سینەمایی پەخش ناکرێت. میوزیک و ئاهەنگ و پێشانگای شێوەکاری بوونە بەشێک لە ڕابردوو. ژنانی مامۆستای زانکۆ کەوتونەتە نێوان دوو بژاردا، هەڵاتن یا خۆ گونجاندن لەگەڵ واقعی بێ. چەند هەفتەیەک لەمەوبەر ئەم قوتابخانەیە جمەی دەهات لە قوتابیان. کچەکان لەگەڵ کوڕەکان لە هەمان پۆلدا دەنیشتن، بەڵام ئێستا هەمووان دۆشتا ماون و نازانن ژیانیان بە چ بارێکدا دەگۆڕێ، چونکە دەسەڵاتدارانی نوێ یاسای تایبەت بە خۆیان هەیە. ترس و دڵڕاوکێ بە ڕوخساریانەوە دیارە، بە تایبەتی کێکێ لە چەکدارانی تالیبان لێرە ئامادەیە و هاتووە فەرمانیان بداتێ تاوەکو دەست بە خوێندن بکەنەوە. تا ئێستا ڕوون نییە بزودنەوەی تالیبان چۆن مامەڵە لەگەڵ ژمارەیەک دۆسیەی جۆرا و جۆر دەکات لە چیاکانی تۆرا بۆراوە بۆ حکمی کابول. حکمی یەکەمی تالیبان بەر لە 20 ساڵ زیندانێکی ڕاستەقینە بوو بۆ ژنان. لە خوێندن و کارکردن بێبەشت بوو. نەدەبوو بۆ پشکنینی بچنە لای پزیشکی پیاو، نەدەبوو بەبێ پۆشینی بۆرقاع لە ماڵەکانیان دەربچن و مافیەوەشیان نەبوو بەتەنیا لە دەرەوەی ماڵ ببیندرێن. هەندێک جار بەلەو ڕووی سزای زۆر تون دەبوونەوە کە دەگەیشتە سزای بەرفارانکردنیان تا مردن. تالیبان کە بە مانای فێرخوازان دێت زودنەوەیەکی ئیسلامی سوننەی چەکدارە. سەرکردەکانی پێیان وایە کە ئەوان شەریعەتی ئیسلام جێبەجێ دەکەن. مەلا محەممەد عومەر لە ساڵی 1994 ئەم زودنەوەی دامەزراندووە کە یەکێبوو لە جەمسەرەکانی شەڕی ناوخۆ لە وڵاتە. پێکێنەرەکانی لە قوتابیانی قوتابخانە شەرعیەکان بوون و سەرجەمیشیان بەڕەچەڵک پەشتۆنن کە دانیشتوانی ناوچەکانی باشوور و باشووری ڕۆژهەڵاتی ئەفغانستان پێک دێنن. پاش هێرشەکان 11 سپتەمبەری 2001
وی دڵدەدانی سەرکردەکانی ڕێکخراوی قاعیدا کەوتنە بەرپەلاماری ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا. بەڵام پاش 20 ساڵ لە ڕووخانی ڕژێمەکەیان جارێکی دیکە و پڕچەکتر لە جاری یەکەم گەڕانەوە ناو کابوول. سەرکردەی نوێیە بزودنەوەیە هیبەتوڵڵا ئاخوندزادە کە لە زیندانی ئەمریکیەکاندا بوو و ئەمڕۆ لە نێو کۆشی کۆماری دانیشتوو بۆتە میلادگری ڕژێمی پێشوو. وێڕێ و بڵێنانەی کە تالیبان داونی ترس و دڕاوکێکی زۆر هەیە دەربارەی بڕێوچەکانی لە دەستی سوپای ئەفغانستاندا بوون و کەوتوونەتە دەستی ئەم زودنەوەیە. بە گوێرەی بەڵگەنامەیەکی پەرلەمانی ئەڵمانیا کە دەستێ مەکەوتووە، تەنیا حکوومەتی ئەڵمانیا بە بەهای نزیکەی 12 ملیار یۆرۆ چەکی داوەتە ئەفغانستان، لە کاتێکدا کۆی هاوکاریەکانی ناتۆ بۆ سوپای ئەفغانستان خۆی لە 3 تریلیۆن و 500 میلیارد دۆلار دەدات بە پێداویستی و موچە و ئەو چەک و ئامێرانەی بۆ سوپای ئەفغانستان دابین کراوە. ئێستا کۆی ئەم جبەخانەیە لە دەستی تالیباندایە. ترس و دڕاوکەیەکی زۆریش هەیە کە بەشێکی ئەم چەک و جبەخانەیە بکەوێتە دەست گروپە تیرۆریستیەکانی وەکو داعش و قاعیدە.